ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی کرێکاران لە وەزەخانەی فەراب لە داڵاهۆ. لە ناوبردنی دارستانەکانی مەریوان و کرماشان لەلایەن قازانجپەرستانەوە. لە سێدارەدانی دووبەندکرا و لە زیندانی مەهاباد. دەست بەسەرکردنی سیروان پەرویزی بلاگەر و کۆمێدیان لە ئیلام. بانکێشتی دوو چالاکی مەدەنی کورد بە بۆنەی مەراسمی نەورۆز لە نوراوە. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە جوانڕۆ. بانگەوازی کادری دەرمان بۆ مانگرتنی سەرانسەری لە ئێران و دیداری نەرگز محەممەدی لەگەڵ بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی. مانگرتنی کرێکاران لە وزەخانەی فەراب لە داڵاهۆ. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر کرێکارانی شاغڵ لە وزەخانەی فەرابی داڵاهۆ دەست بە نەدانی داخوازی و دەرکرانی ژمارەیەک لە هاوکارەکانیان مانیان گرتووە. بە پێی ڕاپۆرتە بەڕێوەبەرانی وزەخانەی فەراب لە داڵاهۆ کاتێک کرێکارانی دەست بە نەدانی هەڵدەست و نەبوونی ئەمنیەتی پیشەی دەستیان لە کار کێشاوەتەوە، چوار کرێکاریان بە ناوەکانی جەهانشاه ڕەزای نژاد، نەوید غوڵامی، وەحید ئەمانی و سەعید یوسفی لە سەرکار دەرکردووە. بەرپرسانی وزەخانە هەڕەشیان لە کرێکارانی مانگرتوو کردووە و ڕایانگەاندووە کە لە جێگەیان هێزی کاری غەیرەبوومی دادەمەزرێنن. لە ناوبردنی دارستانەکانی مەریوان و کرماشان لەلایەن قازانجپەرستانەوە. بە پێی هەواڵی گەیشتوو کۆمەڵێک لە کەسایەتی قازانجپەرست لە شارەکانی مەریوان و کرماشان دەستیان داوەتە بڕینەوەی دارستانەکان و زیانێکی زۆریان بە ژینگە گەیاندووە. بە پێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دارستانەکانی گوندی گاڕان لە مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە بڕدراودێتەوە و لە فیروزاباد و ناوچەی عوسمانوەندی کرماشان قازانجپەرستان دارستانێکی زۆریان بۆ خەڵوز بڕیوەتەوە و ناوەندەکانی پەیوەندیدار وێ ڕایاگاداربوون لە دۆخەکە هیچ هەنگاوێکیان بۆ پاراستنی ژینگە هەڵنەگرتووە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی مەهاباد. بەیانی ڕۆژی دووشەممە 17 بەفرامبەر دوو بەندکراوی خەڵکی سەردەشت بە تۆمەتی دەستێژەی سێکسی لە زیندانی مەهاباد لە سێدارە دراون. بە پێی زانیاریەکان شەپۆلی ئیعدامی بەندکراوان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران درێژەی هەیە و ڕۆژی ڕابردوو دوو بەندکراو بە ناوەکانی عەلی ئاتین و ڕەزا سەیدی هەردوو خەڵکی سەردەشت و بە تۆمەتی دەستدرێژەی سێکسی لە زیندانی مەهاباد ئیعدام کراون. دەست بە سەرکردنی سیروان پەرویزی بلاگەر و کۆمێدیان لە ئیلام. ڕۆژی یەکشەممە 16 بەفرامبەر سیروان پەرویزی بلاگێری لاوێ خەڵکی ئیلام لە هێرشی ئیتڵاعاتی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. دەست بەسەرکردنی سیروان پەرویزی لە پەیوەندی لەگەڵ بڵاوکردنەوەی پۆستێکی ئینستاگرامی بە ناوەڕۆکی ڕەخنەگرانە و تەنزامیز سەبارەت بە دۆخی ئابووری ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بووە. لە دوو ڕۆژی ڕابردوودا بە دوواداچوونی بنەماڵەی و چالاکە مەدەنیە بۆ ئاگاداربوون لە بارودۆخی بێ ئاکام بووە و هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیرانی دەست نەکەوت. بانکێشتی دوو چالاکی مەدەنی کورد بۆ بۆنەی مەراسمی نەورۆز لە نوراباد. ڕۆژی دووشەممە دوو چالاکی مەدەنی کورد بە ناوەکانی کێومەرس میرزابەیی نووسەر و خەلیل محەممەدی شاعیر بە بۆنەی بەڕێوەبردنی مەراسمی نەورۆز لە گوندی هەزارخانی سەر بە شارستانی نوراوای لۆڕستان لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە بانکێشت کراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو چالاکە مەدەنیە سەبارەت بە بەڕێوەبردنی مەراسمی نەورۆز لە گوندی هەزارخان بانکێشتی ئیدارەی ئیتڵاعاتی شارستانی نوراوە کراون و پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقە ئازاد کراون. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە جوانڕۆ. بە پێی راپۆرتی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو بە ناوەکانی ئیبراهیم گولعنبەر
و حەسەنزادە دوو ئەندامی بنەماڵەیەکی دادخوازی جوانڕۆ پاش ڕفاندنیان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ئیبراهیم گوڵعنبەر برای ئیسماعیل گوڵعنبەر لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری جوانڕۆیە کە لە ڕێکەوتی پێنجی بەفرانباری ئەم ساڵ هاوڕێ لەگەڵ خەزووری بە ناوی حەسەن حەسەنزادە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە دەوڵەتیە لە کرماشان گوازراونەتەوە. سەرەڕای تێپەڕبوونی 12 ڕۆژ بەسەر کاتی ڕەفاندنی و دوو شارۆمەندە بە دوواداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و هۆکاری بەندکرانیان ڕوون نەکراوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی دووشەممە هەفتەی بەفرانبار کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلات قاڕەی لاوان دەشت بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی سەقفی ئەغداز، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنەوەی سندوقەکانی خانەنشینی و گەڕانەوەی ئەو بڕەپارێکە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کرا. ناڕەزایەتی کرێکاران لە شارەداری ئێرانشار. ڕۆژی دووشەممە هەفتەی بەفرانبار کرێکارانی شاغڵ لە شارەداری ئێرانشار بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکاران ماوەی 2 مانگە حەقدەستیان دواکەوتووە و خاوەنکار هێشتا پاداش و جێژنانەی پێرسۆنێڵی شارەداری پەرداخت نەکردووە. بەهۆی نەدانی حەقدەست و مەزایە کرێکاران لە دۆخێکی سەختی معیشەتی داردەژین و نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی ئاستەنگی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان ساز کردووە. بانگەوازی کادری دەرمان بۆ مانگرتنی سەرانسەری لە ئێران. ڕۆژی دووشەممە هەفتەی بەفرانباری 1403 هەتاوی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران لە ڕاگەیانێکدا داوایان لە هاوکارەکانیان لە سەرانسەری وڵات کرد کە ڕۆژی دووشەممە بە داوای لێبرنەوە ڕۆژی سێشەممە هەژدەی بەفرانبار دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیانمان بگرن. کادری دەرمان و پەرستارانی ئێران لە ڕاگەیانەکەیاندا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان چوونە سەرەوەی تاعرەفەی پەرستاری، دامەزراندنی هێزی کاری نوێ، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار و پەرداختی ئیزافەکاری و کارانە بوون. دیداری نەرگز محەممەدی لەگەڵ بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی. ڕۆژی دووشەممە نەرگز محەممەدی چالاکی مافی مرۆڤ بوو، براوەی خەڵاتی نۆبێلی یاشتی سەردانی بنەماڵەی گیانبەختکردوانی فڕۆکەی ئوکراینی کردووە پشتیوانی خۆی لە بنەماڵە دادخوازەکانی ئێران دووپات کردەوە. ڕۆژی یەکشەممەش نەرگز محەممەدی سەردانی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە و چالاکانی سیاسی لە تاران و مەشهەد کردبوو. ڕۆژی ڕابردوو ئەو بەندکراوە سیاسیە لەگەڵ بنەماڵەی قوربانیانی پێکرانی فڕۆکەی ئۆکراینی بە موشکی سوپای پاسداران دیداری کرد و لە وتارێکدا پشتیوانی خۆیان لە چالاکانی سیاسی بەندکراو و بنەماڵە دادخوازەکانی ئێران دووپات کردەوە. نەرگز محەممەدی لە پەیامەکەیدا ڕایگەیاندووە کە تەنیا ڕێگەی سەرکەوتنمان یەکڕێزی و یەکگرتوویمان. بەیانیەی خوێندکارانی زانکۆی خواجە نەسیر دژ بە سزای ئەدەم. خوێندکارانی زانکۆی خواجە نەسیری تاران ڕۆژی دووشەممە هەفتەی بەفرانبار لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئەدەم بەسەر چالاکانی سیاسیان بە توندی شەرمەزار کرد. لە بەیاننامەی خوێندکارانی زانکۆی خواجە نەسیردا ئاماژە بە سەپاندنی سزای سێدارە بەسەر وەحید بەنی عەمریان و 5 بەندکراوی سیاسی دیکە کراوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی و حکومە نامرۆڤانەیە بوون. خوێندکاران ڕایانگەیاندووە کە ڕەوەندی دادڕەسی بەندکراوانی سیاسی ناڕوون و نادادپەروەرانەیە و ڕژیم دەیەوێت بە لە سێداردانەی چالاکانی سیاسی ڕێگە لە ڕووخانی خۆی بگرێت. لە کۆتاییشدا خوێندکاران پشتیوانی خۆیان لە کارزاری نابۆ ئێعدام دووپات کردەوە و وتیان ئێعدام قەتڵی حکوومەتیە و ئەبێ یەکگرتوانە لە بەرامبەریدا ڕاوەستین. ناڕەزایەتی بەندکراوانی قزل حەسار
دژ بە دۆخی خراپی و بەندیخانەیە. 12 بەندکراوی سیاسی لە زیندانی خەزەل حەساری کەرج لە نامەیەکی ئاواڵادا ناڕەزایەتی خۆیان لە ئاست بارودۆخی و بەندیخانەیە و گواستنەوەی 1700 بەندکراو نیشاندا. لە بەشێکی ئەو بەیان نامەیەدا ئاماژە بە نەبوونی ئاوی پاک و سرویسی بێهداشتی لە زیندانی خەزەل حەسار و بەتایبەت بەندی دوو کراوە و سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشی لە نێو بەندکراواندا هۆشداریان بە بەرپرسانی قەزای ڕژیم داوە. بەندکراوانی ناڕازی هەروەها ڕایانگەیاندووە کە زەرفەتی بەندیخانەی خەزەل حەسار 1000 کەسە، بەڵام تەنیا لە واحدی دوی ئەو زیندانە 4 واحدیە 1600 بەندکراو ڕاگیراون و بەڕێوەبەرانی زیندان بڕیاریان داوە 1700 بەندکراو لە واحدی 4ەوە بۆ بەندەکانی دیکە بگوازنەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 17 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە زەنجان. ڕۆژەی دووشەممە 17 بەفرانباری 1403 هەتاوی لە ڕووداوی هاتوچووی مینوبوسی هەڵگری قوتابیانی گوندی شیوەی زەنجان 17 قوتابی بریندار بوون. بەپێی زانیاریەکان قوتابیان بە مەبەستی بەشداری لە ئەزمونێک بەرەو زەڕێن شاری زەنجان بەڕێکەوتو بوون، بەڵام سرویسەکەیان بەهۆی خراپی ڕێگەوبان تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بۆ هۆیەوە 17 قوتابی بریندار و ڕەوانەی نەخۆشخان نەکراون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.